فەرموون ئەم کۆتا دەرفەتەش لە کیسمەدەن. وا دیارە هەندێک کەس و لایەن هێشتا لە وەهمی خۆ بە پاڵەوانکردنی کاتی بانگەشەی هەڵبژاردن دوور نەکەوتونەتەوە و هێشتاش هەر خەون بە چەپڵە ڕێزانەی سەر ستێجی بانگەشەوە دەبینن. پێناچێت هەست بەوە بکەن ئێستا کوردستان و عێراق و تەنانەت ناوچەکەش لە بەردەم گۆڕانکاری و ئالنگاریەکی زۆر جددیدایە. بۆیە گەربێت و سەرکردایەتی سیاسی کورد ژیرانە مامەڵە لەگەڵم دۆخە نوێیەدا نەکات و هەر خەریکی ململانەی نەخۆی بێت دوور نییە پرۆژەی ئەفغانستان لە هەرێم دووبارە ببێتەوە و ئەم دەرفەتەش لە کیس بدرێت. وەک سووکە بیرهێنانەوەیەک لەم ڕۆژەدا کە کورد خەریکی شەڕی پۆست و شەڕی کورسی و ململانەی ناوخۆی بوو، لەو ساتەدا کە کورد نەخشەی سڕینەوەی یەکتریان دەکێشە و پەنایان دەبردە بەر دادگای فیدراڵی، ئەلەو ساتەدا دەسەڵاتی سیاسی عێراق بە خشکەیی هەر ڕۆژە و کارتێکی دژ بە کورد دەجوڵاند و هەر ڕۆژە و دەسەڵاتێکی لە کورد وەردەگرتەوە. ڕۆژێک بودجە، ڕۆژێک نەوت و غاز، تا گەیشتە ئەوەی تەنانەت دەسەڵاتی بەڕێوەبردننی هەڵبژاردنیشی لێوەرگێتەوە. ئیتر وای لێهات گوشاری یابووری سیاسی و دیپلۆماسی بەغدا ئارام ئارام هەرێمی لە زۆر دەسەڵات و امتیازی حکومڕانی خۆماڵی، تەنانەت وای لێهات هەرێم پرسی مادەی 140 و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی هەر لە بیر چۆوە. لە بەرامبەریشدا بەغدا بە دڵی خۆی دەستی بە تەڕاتێن کرد و چی ویست بەسەر هەرێم و دەسەڵاتدارانی هەرێمدا سەپاندی. ئێستا بەغدا بە ئاسانی بیان و پاساوی بۆ کۆکردنەوەی دەسەڵاتەکانی هەرێم دۆزیوەتەوە. ئەوە تا بەغدا بە ئاسانی دەتوانێت ئیدارەی نوێی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوای دۆستی کورد تێبگەێنێت کە هەرێم بۆتە سەرێشە و جگە لە کۆکردنەوەی دەسەڵاتەکانی هەرێم هیچ ڕێگاچارەیەک بۆ ئەم سەرێشەیە لە گۆڕێدا نییە. دوور نییە ئەوانیش لە پێنا و چەند امتیازێک گڵۆپی سەوز بۆ بەغدا هەڵبکەن و بەم جۆرە بەغدا هەرێم لە هەموو دەسەڵاتەکانی داماڵێت. سەرەڕای هەموو ئەم شتانەش بەڵام وا دیارە هێشتا دەرچەی ڕزگارکردنی هەرێم لەم مەترسی و هەڕەشانە لە ئارادایە. بۆ نمونە لە ئێستادا کە چاران دەیەوێت بەغدا پەلکێشی شەڕی خۆی لەگەڵ ئیسرائیل بکات، بە واتایەکی دیکە لە ئێستادا کە بەغدا لەلایەکەوە سەرقاڵی سەرێشەکانی تارانە و لەلایەکی دیکەوە هێشتا ئیدارەی نوێی ئەمریکا دەستی بەکار نەکردووە، باشترین دەرفەتە بۆ ئەوەی کورد خۆی بنوێنێت و بیسەلمێنێت کە شیاوی حکومڕانیە. چونکە ئەگەر بێت و بەغدا بەوە ڕازی نەبێت و نەچێتە بەرەی جەنگی ئێرانەوە کە ئەستەمە ڕازی بێت، دواتریش لەگەڵ ئیدارەی نوێی ئەمریکا ڕێک بکەوێت و وا لە ئەمریکا بگەێنێت کە هەرێم بۆتە سەرێشە بۆی، ئەوە بە دڵنیاییەوە بەغدا و دەرفەت و بیان وە زێڕینەی دەست دەکەوێت هەر لە ڕێگەی کارتی ناڕەزایەتی خەڵکی هەرێم خۆیەوە بیر لە پێچانەوەی دەسەڵاتی سیاسی هەرێم بکاتەوە و لە کۆتاییشدا سڵ لە ڕووخانی هێواش-هێواشی ئەم کیانە سیاسی هەرێم نەکاتەوە. بۆیە دەبێت بەرپرسان و دەسەڵاتدارانی مەیدانی سیاسی هەرێمی کوردستان واز لە فەوتاندنی دەرفەتەکان، هاتنی فریاد ڕەس و لە هەمووشی گرنگتر واز لە خۆ بە پاڵەوانکردن بێن و بگەنە و بڕوایەی کە تەنیا ڕێککەوتن چارەسەرە و ڕێگا لە فەوتانی دەرفەتەکان دەگرێت. بە پێچەوانەوە ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا ناک بۆ کورد، بەڵکو بۆ عێراقیش خاوەنی هیچ پلانێکی درێژخایە نین و تەنیا وێڵن بە دوای دابینکردنی بەرژەوەندیەکانی خۆیان. لەمڕووەوە ئەوانەی لە کوردستان لە ناوەندی بڕیاردەن لە بریەوەی وەبەرهێنان لەسەر ئەو خەونە بکەن، باشترە خۆیان بۆ گەڕێکی دیکەی پەلهاویشتنی دەسەڵاتی بەغدا و لە هەمان کاتیشدا بێدەنگی ڕۆژاوا بکەن. دەبێت لەوە دڵنیابن لە ئەگەری بەردەوامبوونی ململانی نەوخۆیی و پەنابردنە بەر دادگای فیدراڵی لە پێناو لێدان لە یەکدی دوور نییە. ئەم گەڕەی سەرۆکۆماری ترەمپدا شاهیدیەوە بین کە بەغدا پلانی کۆتایی خۆی جێبەجێ بکات و ئەمریکاش دەستەوەستان لە سوچێکدا تەنیا بینەر بێت. تا فەرموون پێشەوەی ڕێگا بۆ وەشاندنی کۆتا گورزی چاوەڕوانکرا و قۆناغی کۆتایی هەرسپێهێنانی دەسەڵاتی هەرێمی کوردستان بێتاراوە، بەرپرسارەتی سیاسی و ئابووری و ئەخلاقی لە ئەستۆ بەگرن و ئەو ڕاستیە پەسەند بکەن کە لە ئێستادا دەیان و سەدان داوا بۆ حکوومەتی هەرێم نراوەتەوە و نەخشە ڕێگەی گەڕاندنەوەی دەسەڵاتی هەرێم بۆ سەر بەغدا داڕێژراوە. لەمڕۆوە وەهمی خۆ بە پاڵەوانکردن و درێژەدانی ململانەی ناوخۆیی هەروەها بربەست دروستکردن بۆ ڕێککەوتنی بنەڕەتی و خێرا دەتوانێت ئاسانکاریەکی تەواو بۆ کۆتا گورزی دەسەڵاتی بەغدا لە هەرێم دروست بکات. کەواتە فەرموون ئەم کۆتا دەرفەتەش وەک باقی دەرفەتەکانی دیکە لە دەست مەدەن، هەر هیچ نەبێت لە پێناومانەوەی خۆتان و پاراستنی ئەم کیانە بۆ یەک جاریش بێت واز لە سیاسەتی کە لە ڕەقی و خۆ بە پاڵەوانکردن بێن و لە بری دارەی گشتی حیزبەکانتان بیر لە بنیاتنانەوەی ژێرخانەکانی هەرێم بکەنەوە.